سڵاتان لێبێت هاوڕێیان، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئەزیز و خۆشەویست. هەر وەک دیارە گەشتکردن بە کات دەشتێکی ئەستەمە و کەسانێک کە لە ڕابردوودا ژیابێتن ناتوان قسەمان لەگەڵدا بکەن، بەڵام کەپسولەکانی کات دەتوانن بەشێک لە ڕابردووان بۆ ڕوون بکەنەوە. ئەم گەنجینە شادراوانە بیرۆکەیەکمان دەدەنێت لەسەر ژیانی پێشینانمان. ئەمڕۆ ئاشنا دەبین بە دەدۆزینەوەی سەرنجڕاکێش کە لە کەپسولە کاتەکان دەدۆزراونەتەوە. بەڵام سەرەتا وەک چاکەیەک بۆمان دووبوونمان نەک فەرمانەی پشگیریمان بکەن بە لایکردنی ڤیدیۆکە. و بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیست سەبسکرایبەکە چاڵاک بکەن. لە کۆمنتش ڕای خۆتانمان بۆ بنووسن دوای تەماشاکردنی ئەم ڤیدیۆە و پێمان بڵێن کامە کەپسولە سەرسامی کردن. یەکەم کەپسولەی کاتی تایبە بە ستیڤ جۆبز. ئەمە کۆنتترین کەپسولە نییە کە لیستەکەدا، بەڵام بەناوبانگترینە بەهۆی ناوەکەیەوە، بەڵام لە ڕاستیدا کەپسولەی ستیڤ جۆبز کەپسولەی ستیڤ جۆبز نییە، بەڵکو تەنها ماوسێکی کۆمپیوتەری کردوتە نایەوە لە کۆندا و کرایە نێوەندی ئەو شتانە کە لە دەستگای تەکنەلۆجیا شاردرایەوە لە ساڵی 1983ەوە. کەپسولەکە ناوی داهاتوو بەو شێوەیە نییە کە دەیزانین لێنرا. وا دیارە ئەوانەی ئەم نامەیان لێناوە ڕاستیان کردووە، لەبەرەوەی کاتێک ویستیان دەری بێنەوە و دەستیان بە هەڵکەندن کرد بۆ دۆزینەوەی نەیانتوانی بیدۆزنەوە، بەڵکو دوای 13 ساڵ دۆزیانەوە. لەبەرەوەی لە ساڵی 2000دا کاتێک ویستیان دەری بهێننەوە گۆڕانکاری لە شێوەی زەویەکە ڕوویدا بوو، ئەوەش بە هۆی ئەوەی قورستر بێت دۆزینەوەی. بەڵام لە دوای دەرهێنانی کۆمەڵێک شریتی تایبەتیان بە مۆدی بلوس و شەشپاڵی ڕۆبێکس و چەندان کەلوپەلی تریان دۆزیەوە تێیدا. وەسەرۆک لەو کاتەدا 6 قوتوو بیرە لە ناوی دانابوو وەک دیاریەک بوو ئەم کرێکارانەیە کە دەیدۆزنەوە. دووەم، سندوقی دیترۆیت. ئێمە دەزانین داهاتوو چۆن دەبێت، بەڵام نازانین لە ڕابردوودا خەڵکی چۆن ڕوانیانەتە داهاتوو. بەڵام ئێستا دەزانین بە تایبەت ئەو کەسانی کە لە ناوچەی دیترۆیت نیشتەجێ بوون، چونکە سندوقەکان دروست کردو لە ساڵی 1900ەکاندا شاردیانەوە و لە ساڵی 2000 دەرهێنرا. وەک ئاهەنگێڕانێک بە بۆنەی یادی 300 ساڵەی دامەزراندنی شارەکەوە، و سندوقەکە کۆمەڵێک لێدوانی تیابوو کە دەگەڕایەوە بۆ بەناوبانگترین خاوەنکار و بازرگانەکانی ئەو سەردەما کە پێشبینی خۆیان بۆ داهاتوو تێدا نووسی بوو. هەندێکیان هاتوونەتە دی کە ئەوانیش بریتی بوون لەوەی کە ڕێگایەک دەدۆزنەوە تا خۆڵ و خاشاک بگۆڕن بۆ وزە، و هەندێکیان نەهاتوونەتە دی. بۆ نمونە یەکێکیان پێی وایە بە تێپەڕبوونی کات کەنەدە دەبێتە بەشێک لە ئەمریکا و پێشبینی هەبوونی سیارەی فڕەویان کردووە و پێیان وابووە تەمەنی مرۆڤەکە 140 سال دەبێت. سێم، کۆنتترین کەپسولە لە ئەمریکا. ڕاستی ناخۆشەکە ئەوەیە کە ناتوانرێت هەموو کەپسولە کاتەکان لە کاتی خۆیدا بکرێتەوە، یان بەهۆی ئەوەیە کە نایدۆزنەوە یان لەبیر دەکرێن و هەندێک جار بە سوودفا دەدۆزرێنەوە. و ئەمەش چیرۆکی کۆنتترین کەپسولەی ئەمریکی بوو کە لەلایەن پۆڵ ڕێڤری شاردرا بۆیەوە لە ساڵی 1775ەوە و لە ژێر بەردی بناغی مەهادی ماساچوسەتسەوە لە دوای 100 ساڵ دووبارە دەرهێنرایەوە و هەندێک شتی بۆ زیاد کرد. بەڵام دواتر لەبیرکرێت تا ساڵی 2014 کە لەلایەن کارمەندانی چاکردنەوەی بۆڕی ئاوە دۆزرایەوە کاتێک خەریکی چاکردنەوەی بۆڕێکی شکاو بوون و لەو کاتەدا سندوقێکی ئاسنینیان دۆزیەوە کە کێشەکەی 10 پاوەند بوو. لە ناویدا کۆمەڵێک کەلوپەل دۆزرایەوە وەک پارەی ئاسنین کە ڕەسمی جۆرج واشنتۆنی لەسەر بوو، 5 ڕۆژنامە و پارەی ئاسنینی دیکە کە دەگەڕایەوە بۆ سەردەمێکی کۆنتر کە لە مەهادی ماساچوسەتس نمایش دەکران. 4. سندوقی نەخۆشایەن دەرونی لە ساڵی 1950. کاتێک بیر لە کەپسولەکانی کات دەکەیتەوە بیر لە شتی سەیر ناکەیتەوە، بەڵام کاتێک باسەکە دێتە سەر ئەم کەپسولەیە شتەکە زۆر سەیر دەبێت. ئەم کەپسولەیە لە ساڵی 1950 شاردرایەوە لەژێر نەخۆشخانەیەکی دەرونی و نامەیەکی سەیر لەخۆ دەگرێت کە لەلایەن دکتۆرەکانەوە و لە ناویدا شریتێکی ڤیدیۆیی هەیە کە پێک هاتووە لە ئاهەنگێڕان بە بۆنەی ئەم کەپسولەیەوە. بەداخەوە بەشێکی شریتەکان فەوتاون، بەڵام وا دیارە کە ئەوان باسی ئەو چارەسەرانەیان دەکرد کە بەکاریان دەهێنە بۆ نەخۆشەکان و تا بزانن کامە لە چارەسەرەکان بەکاردەهێنرێن لە داهاتوودا. بەڵام ئەو چارەسەرانەی ئەوان لە ئێستادا بەکار ناهێنرێت، چونکە لە پێشدا بەکارەبە چارەسەری نەخۆشی دەرونیان دەکرد لەگەڵ ئەنسۆلین کە بڕێکی زۆریان دەدانێت کە ویان لێ دەکرد بێهۆش بن بۆ چەند هەفتەیەک. سەرنجڕاکێشە کە هەندێک چارەسەرە باوەکانی ئەم سەردەمە بزانین، بەڵام من زۆر دڵخۆشە کە ئەم چارەسەرانە بوونیان نەماوە.
پێنجەم کەپسولەی ئێکس بۆ ئەفتە. لە ساڵی 1960 دوو کۆمپانیای ژاپۆنی کە پاناسۆنیک و مانێتیشی ڕێکەوتنێکیان کرد بە ناوی جیهانی ژاپۆن. لە ساڵی 1970 لە کۆتاییدا بڕیاریاندا دوو کەپسولەی کات بشارنەوە، هەر یەکەیان 278 پارچە لەخۆ دەگرێت. هەندێکیان ڤیدیۆن کە باشی شارستانیەتی ژاپۆن دەکات و 3 ساڵیان پێچوو تا ئەم کەپسولانە دروست بکەن و هەردووکیان لە بەردەم قەڵای کۆسەکە شاردەوە و هەردووکیان لە هەموو شتێک لەیەک دەچن. جگە لە کاتیکردنەوەیان کەپسولەکەی سەرەوە لە ساڵی 2006 کرایەوە و هەموو 100 ساڵ جارێک دەکرێتەوە، بەڵام ئەوەی ژێرەوە بۆ ماوەی 500 ساڵ لە ژێر زەویدا دەبێت و هەردووکیان ژیانی ڕۆژانەی ژاپۆنیەکانیان تێدایە لە ساڵانی هەفتاکاندا و کەلوپەلەکانی جیاوازن پێکهاتووە لە وێنەی کەلوپەلی مۆسیقی، کەلوپەلی هونەری، هەمیان بە شێوەیەکی زۆر باش پارێزران و هەموو 100 ساڵ جارێک کەپسولەکەی سەرەوە پڕ دەکرێتەوە لە شتی نوێ. پرسیارەکە لێرەدایە کاتێک دوای 5000 ساڵ دەکرێتەوە ئەو شتانە تێکە مرۆڤەکان دەتوانن بیان ناسنەوە. شەشەم ویسکی. بڕوانە کەی چەندە شوشەی ویسکی لە ناو سندوقەکاندا دانراون. بیرۆکەی دانانی شەراب لە شوشەیەکدا و شاردنەوەی بە ئامانجی ئەوەی هەر کەسێک دۆزیەوە بۆ خۆی هەڵی بگرێت. زۆر باوە کەسێکی ناسراوە شوشەیەک ویسکی لە ژێربینای نیو هامیشتر شاردبەوە لە ساڵی 1944، بەڵام ویسکی تیا نەبوو، بەڵکو شوشەکە پڕ بوو لە کاغەز و پارەی ئاسن و وەتیرۆکی ناو ڕۆژنامەکان و نامەیەکی تیا بوو کە داوای لێبوردنی کردبوو لەسەر خواردنەوەی شەرابی ناشوشەکە، بەڵام کۆمەڵێک کرێکار لە ئۆکۆگلان شوشەیەکی پڕ شەرابیان دۆزیەوە لە کاتی کارکردنیان کە تەمەنی 121 ساڵ بوو. شوشەکە لە ناو سندوقێکی ئاسنینی ژەنگاوی کە لە ژێر بەردێکدا بوو و بە سوتفوا لەلایەن کرێکارەکانەوە دۆزرایەوە، بەڵام خەڵاتی نامۆترین شوشەی شەراب دەدرێت بەم شوشەیە کە لە واشنتۆن ڕوویداوە لە ناو لاشەی گولە تۆپێکدا بوو و کاتێک کۆمەڵێک خۆبەخش بەریانیان دەکە بیکەنەوە، کۆمەڵێکیان تا دۆزیەوە کە بریتی بوون لە گۆڤار ڕۆژنامە سەردەمی جەنگی دووەمی جیهانی و تێبینیەکی تیا بوو تیایدا نووسرا بوو سپاس بۆ شەرابەکە. حوتەم کەپسولەی ویستنجهاوس. کەپسولێکی ترە کە ناکرێتەوە تا 5000 ساڵ و ناونراوە بە ئیرادەی نەمرەوە. لە ساڵی 1938 شاردرایەوە لە پێشانگەی جیهانی لە نیویۆرک و داوا کرا کە لە ساڵی 6939 بکرێتەوە. ئەوەی جێگەی سەرنجە دوای 100 ساڵ زۆر بێشتەکانی بێبەها بوون کەواتە بیل لە 6000 ساڵ بکەرەوە. لە ناویدا 100 پارچە شت هەیە و زۆرێکیان گۆدران بەشتی تر وەک بۆ درەی دیدان شتن گۆدرا بە مەعجونی دیدان، بەڵام هەندێک شتی مەترسیداریشان تێدەداناوە وەک ئەم چەکە و هەندێک شتی زۆر سەرنجڕاکێشی تێدایە کە وات لێ دەکە ئاوات بخوازیت کە لە ئێستادا هەت بێت، وەک ئەم سیارەیە کە زۆر سەرنجڕاکێشە چونکە بەدەست دروست کراوە بە جۆرێک زۆر باشتر لەو سیارانەی بە کۆنتڕۆڵ ئیش دەکات لە ئێستادا. هەشتەم کۆنترین نامەی ناو شوشەکە دۆزرا بێتەوە. بەدڵنیایی ئەم جۆرە پەیوەندیکردن لە ئێستادا نەماوە بەهۆی ئامرازەکانی تری پەیوەندیکردنەوە، بەڵام لە کۆندا ئەم جۆرە پەیوەندیانە هەبووە، بەڵام زۆریەکان تێک شکاون یاخود ون بوون، بەڵام ناو بەناو شوشەکان لە کەناردەریا دەرەکەون. ئەم شوشەیە لە کەنار ئاوەکانی ئوسترالیا دەرکەوت و دەرکەوت کە تەمەنی 132 ساڵە. ئەمەش وارە دەکات ببێتە کۆنترین نامەی ناو شوشە لە دنیادا کە بەشێک بووە لە تاقیکردنەوەیەکی ئەڵمانی. ئەمەش واتای وایە لەوانەیە زۆرێکیان هێشتا لە دەریا بن. نۆیەم کۆدی شارستانیەت. بەدڵنیاییەوە ناوەکە لە هەمان سەرنجڕاکێشترە، هەروەها چیرۆکێکی سەرنجڕاکێشی هەیە. لە ساڵی 1973 دانراوە لە دوای 6170 کاتێک ڕۆژمێری میسری گەیشتە سەر 1114 ساڵ. دروستکارەکەی پرۆفیسۆر سورنواڵ جایکۆب و داوای کرد کە نەکرێتەوە تا ساڵی 8013 کە پێک هاتە لە ژوورێک کە کۆمەڵێک کەلوپەلی تێیە، لەوانە میکرۆفیل کە پێک هاتەوە لە 640 پەڕە و بزوێنەرێکی هەوایی تێیە، خوێنەرێکی میکرۆفیل. ئامێرێک کە دەتوانێت هەر کەسێک فێری ئینگلیزی بکات کە دەتوانێت هەموو سەوتەکان بناسێتەوە لە ستالینەوە بۆ پاپایی، بەڵام کۆمەڵێک شتی سەیریشی تێدایە وەک ئەم دوو بووکەڵەیە کە لە بەردەم دەرگای هاتنە ژوورەوە دانراوە. دەیەم ئوبرا پاریس و کەپسولەی NIT. ئوپرا پاریس بەناوبانگە بە هەبوونی جنۆکە تێیدا، بەڵام شتێکی کۆنی تری تێدایە کە لە ژێر زەمینەکەدا شاردراوەتەوە. لە ساڵی 1970 کۆمەڵێک پیاکۆ بوونەوە دەستیان کرد بە کارکردن لەسەر کەپسولێکی کاتی تایبەت بە خۆیان. لە ساڵی 1912 لە دروستکردنی تەواوبوون و هەندێک کەلوپەل و گرامەفۆنێکیان تێدادانا. لەبەرەوەی دەیانزانین تەکنەلۆژیا دەگۆڕێک کاتی دەکرێتەوە لە ساڵی 2012 نامەیەکیاندان لە تێدا کە چۆنێتی ئیشکردنی ئەلیگرامەفۆنی ڕوون دەکردەوە
وە کۆمەڵە شریتی کۆنی تیا بوو کە لە ئێستادا دەتوانێت بەم شێوەیە بیکرد. ئەم کۆمەڵە پیاوە کە مۆسیقا ژەم بوون هەر ئەوان نەبوون کە ئەم کاریان کردبێت. لە ساڵی 1950 سەرۆکی MIT کۆمەڵە زانایان دەستیان بە دروستکردنی کەپسولێکی تایبەت بە خۆیان کرد و وتیان نابێت تا ساڵی 2950 بکرێتەوە. بەداخەوە لە ساڵی 2015 دۆزرایەوە، بەڵام سەرۆکی ئێستای مەحەدەکە بڕیاریدا کە ڕێز لە خواستەکەیان بگرێت و بەم شێوەیە هەیە بەجێ بهێڵێت و کۆمەڵێک پارەی ئاسنی تێدایە لەگەڵ نووسینی زاناکان. وە کەپسولەکە بە گازی ئارگۆن پڕکراوە بۆ ئەوەی کەپسولەکانی ناوی تێک نەچێت. پرسیارەکە لێرەدایە خۆشەویستان، کامە کەپسولە ئاواتە خوازت بزانیت چی تێدایە؟ ئایا کەپسولەی کات بۆ خۆت دروست کردووە؟ وەڵامەکەمان لە کۆمنت بۆ بنووسە. ئەو سێ شتەمان پێ بڵێن کە ئارەزوو دەکەی لە ناو کەپسولەکەت دایبنیت. زۆر سپاسی تۆی بەڕێز دەکەم بۆ سیرکردنی ڤیدیۆکەمان. وەک پشگیریەک بۆ من لایکی ڤیدیۆکە بکە ئەگەر بەدڵت بوو، وە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن بۆ بابەتی زیاتر و ناوازەتر.